کاکیلۆ میرە ساختەکەی کوردستان دەمەوێت کوردستان یەک بخەم و تورکیا بە یەکجاری بسڕمەوە. دەمەوێت تەواوی جیهانی ئیسلامی لە سایی ڕێبەرایەتی خۆمدا یەک بخەم. دەمەوێت سەرۆکی بەریتانیا ببینم. من میری کوردستانم و بۆ بابەتی دیبلۆماسی هاتووم. ڕیشەی من دەگەڕێتەوە سەر فیرعەونەکان. ئەمانە قسەی کەسێکن کە لە سەدەی ڕابردوودا لە یەک کاتدا کۆشکی سپی و دادگای بەریتانی و کونسوڵی تورکیا و هاوسەری مێجەرسۆن و تەواوی ڕۆژنامەکانی ئەوروپا و ئەمریکایی هێنا بوویە سەرخەت. ئەو کەسە سەعید کاکیلۆیە کە لە وڵاتی ئەوروپی و ئەمریکیدا بانگەشەی ئەوەی دەکرد کە میری کوردستانە. ئەم پیاوە خاوەنی یەکێک لە نامۆترین چیرۆکەکانی مێژووە. سەرەتای بەهاری ساڵی 1923 پیاوێک بە ناوی محەممەد سەعید کاکیلۆ لە فەڕەنساوە ڕۆشتە ناوخاکی بەریتانیا. لە شاری لەندەن ڕۆشتە هۆتێل ساڤۆی بەبێ ئەوەی هیچ جانتە و کەلوپەلێکی پێبێت. داوای کرد نەوامێکی تایبەتی بۆ بڕازێنەوە و تایبەتترین خۆراک و خزمەتگوزاریەکانی بۆ فراهەم بکەن. ئەو پیاوە بەجلوبەرگێکی زۆر کەشخە و ڕازاوەوە بە کڵاو و مەستیلەی گرانبەها و ڕوخسارێکی خانەدانەوە خۆی بە میری کوردستان ناساند و وتی جانتە و پێداویستیەکانم بە یەکێک لە میرزاکانمە و بە کەشتیەکی جیا هاتووە. دوای 2 ڕۆژ حەوانەوە داوای پارەی ئەو 2 ڕۆژەی لێ دەکەن. بەڵام میرەکە بە دزیەوە دەچێتە دەرەوە و ڕوو لە هۆتێلێکی تر دەکە بە ناوی هۆتێل هاید پارک. لەوێش بە هەمان سیناریۆ چەند ڕۆژێک دەحەوێتەوە. هەر بەوەشەوە ناوەستێت بەڵکو بڕێک پارە لە خاوەنی هۆتێلی هاید پارک قەرز دەکات. بەو بیانوەی ئێستا چەکی پێیە و بۆی ناکرێت بە پارە. بەو جۆرە دوای چەند ڕۆژێک پۆلیس بە تۆمەتی قۆڵبڕی و ساختەچیەتی دەستگیری دەکات. بەڵام کارەکە هەروە سادە نابێت. کاکیلۆ لە ناو دادگا دادوەر و ستافی دادگا بە تەواوەتی دەشڵەژێنێت و دەیان خاتە گومانەوە چونکە لەوێ بانگەشەی زۆر گەورە دەکات. بە دادوەرەکە دەڵێت من میری کوردستانم، وڵاتەکەم دەگەڕێنمەوە بۆ سەردەمی پادشایەتی و یەکی دەخەم چونکە ئێستا بەسەر 3 وڵاتی تردا دابەش کراوە. گەر کوردستان یەک بخەمەوە شتێک نامێنێت بە ناوی تورکیا. گەر لاوانی وڵاتەکەم بزانن ئێوە منتان لێرە ڕاگرتووە زۆر خراپ بەرپەرچتان دەدەنەوە. من هاتووم سەرۆکی بەریتانیا ببینم نەک دەستگیر بکرێم. ڕۆژنامەی زە سیتیزنی بەریتانی لەو ساڵەدا ئەواڵەکەی بڵاو کردووەتەوە و گەفتوگۆیەکی دادوەرەکە و کاکیلۆشی بەم شێوەیە داناوە. کاکیلۆ من 4500 ساڵ بەر لە ئێستا بابوو باپیرانم لە ناو فیرعەونەکاندا ژیاون. دادوەر باواز لە مێژووە کۆنەکە بهێنین و کەمێک نزیک بکەوینەوە. کێ قەرزەکانی ئێستات بۆ دەداتەوە؟ ئایا توت ئەنخ ئامون دەتوانێت ئەو قەرزەت بداتەوە؟ کاکیلۆ لە دەسەڵاتی باڵای پادشایەتی کوردستانەوە پارەم بۆ دەنێرن و قەرزەکە دەدەمەوە. ئەم جۆرە قسەکردنەی کاکیلۆ دادگای بەریتانیا دەخاتە گومانەوە چونکە ئەگەر ئەو میری کوردستان بێت دواتر وڵاتی بەریتانیا تووشی شەرمەزاری دەبێت کە بەو جۆرە مامەڵەی لەگەڵ میرەکەدا کردووە. هەر بۆیە فراوانتر دەست دەکەن بە لێکۆڵینەوە. بەریتانیا ئەواڵ دەنێرێت بۆ تورکیا و ئەواڵی میرەکەی دەداتێت چونکە کوردستان وەک هەرێمێک لەژێر دەسەڵاتی عوسمانیدا ناوی دەرکردبوو. دواتریش هاوسەری نێردەی بەریتانیا لە سلێمانی دەهێنە ناوهۆڵی دادگا تا بزانێت ئەم میرە دەناسێت یاخود نا. هەموو ئەنجامەکان نەرێنی بوون. تورکیا پشتڕاستی بنەماڵەیەکی بە ناوی کاکیلۆ لە وڵاتەکەیدا کردەوە بەڵام ڕەتی کردەوە کەسێک لەو بنەماڵەیەدا بەو ناوەوە میر بێت. بە هەمان شێوە هاوسەرەکەی مێجەرسۆنیش بە بێگانە و نامەوەسفی کاکیلۆی کرد. بەم جۆرە لە دووە دانیشتندا دادوەرەکە لە کاکیلۆ دەپرسێت کوردستان لەکوێیە؟ کاکیلۆش باسی بۆ دەکات کە وڵاتەکەی بەسەر تورکیا و ئێران و عێراقدا دابەش کراوە و وڵاتێکی گەورەیە و 18 ملیۆن مرۆڤی تێدایە. بەڵام دادوەرەکە بە پێکەنینەوە دەڵێت من نامەیە خەونەکەت بهێنمەدی و کوردستانت بۆ یەک بخەم بەڵکو لە پەراوەکەدا دیپۆرتکردنەوە هەیە و دەمەوێت بدنێرمەوە بۆ کوردستان بۆیە پرسیاری شوێنی کوردستانم کرد. بەم جۆرە کاکیلۆ بوو بە بابەتی گەرمی ڕۆژنامەکان و خەڵکی زۆر بە پەرۆشیەوە بە دوای چیرۆکی کاکیلۆ داوێڵ بوون. کاکیلۆ پاش دەرکردنی لە بەریتانیا ڕوو لە ئەمریکا دەکا و لەوێش تا کۆشکی سپی دەڕوا و
چاوی بە سەرۆک دەکەوێ و وەک میر و سەرداری کوردستان بە خێرهاتنی دەکرێت. لە ئەمریکا کیژێکی ئاکتەری سینەما دەکاتە خێزانی خۆی بە ناوی کیتی سپیگلیش. کاکیلۆ بە کیتی دەڵێت من میری کوردستانم، خاوەنی 1000 وشترم، بەڵام هەرزوو لەوێش لەسەر بێپارەی دەستگیر دەکرێ و دەکرێتە دەرەوە. دوای ئەمریکاش هەمان چیرۆک لە ئەڵمانیا دووبارە دەکاتەوە. ڕۆژنامەکان لە ساڵی 1925دا بە مانشێتی گەورە نووسیویانە دەبێت میر لە زەریادا بژی و هیچ کەس نایەوێت، چونکە دەچووە هەر وڵاتەیەک دیپۆرت دەکرایەوە. ڕۆژنامەکان پوختەی چیرۆکی کاکیلۆیان بەم جۆرە نووسیوە. میرە کوردەکە دەرکەوتووە سەرەتا لە بەریتانیا کتێبفرۆش بووە، دواتر لە دوکانێکی بەرگدررودا شاگرد بووە و پانتۆڵی ئۆتو کردووە، بەڵام لەپڕ بووەتە میر و لە هۆتێلە شاهانەکاندا ژیاوە، بە پشتی کەشتیە ئارامەکان گەشتی کردووە، جوانترین ئافرەتەکانی هەڵخەڵەتاندووە و بە تەواوەتی وەک شازادە و میرێک ژیاوە، بەڵام ئەو لە ساختەچیەک زیاتر نییە. هەندێک کەس پێیان وایە میسریە، هەندێک دەڵێن لە دایک و باوکێکی کورد لە بەریتانیا لەدایک بووە، سەرەتا چووەتە فەڕەنسا وەک نوێنەری جیهانی ئیسلامی خۆی ناساندووە، دواتر لە بەریتانیا وەک میری کورد، لە ئەمریکا وەک برازای کەمال ئەتاتورک خۆی ناساندووە، بەڵام ئێستا لە ئاوارەیەک زیاتر نییە. سەبارەت بەکری ئەو چالاکیانەی یاخود بە پیشاندانی هەندێک بەڵگە وێنە باوەڕی بە بەرامبەرەکەی هێناوە، یاخود بە وەرگرتنی قەرز کارەکانی بەڕێ کردووە. بۆ گەشتەکانیشی بەڵێنی ئەوەی بە کۆمپانیای دەریاوانیەکە داوە کە لەوبەر وەفدی وڵات چاوەڕی ئەون. بۆ گەڕانەوەشی دادگا بە کۆمپانیەکانی وتووە چۆنتان هێناوە بەو جۆرەش دەبێت بیبەنەوە. کۆتا هەواڵ لەسەر کاکیلۆ لە مێژوودا هەواڵێکی ڕۆژنامەی ئەمریکی زە ئەمریکان ویکلیە بە ناونیشانی میرە کوردەکە دیسان گلاوەتە کێشەوە. ئەم هەواڵە لە ساڵی 1942 بڵاو کراوەتەوە و بازدەوە دەکات کە کاکیلۆ گلاوەتە کێشەیەکی کۆمەڵایەتیەوە و لەسەر ئافرەتێک لە کەسێکی داوە. لەگەڵ ئەو هەواڵەدا پرۆفایلی پێشووی کاکیلۆ دانراوەتەوە. بەم جۆرە کاکیلۆ خەونەکانی لە شەڕی بنیادنانەوەی کوردستانەوە گۆڕا بۆ شەڕی سەرشەقام و دەمەقاڵەی بچووک و بچکۆلە. بە بۆچوونی تۆ کاکیلۆ بۆچی کوردستانی هەڵبژاردووە بۆ کارە ساختەکانی؟